لە سێبەری باوەڕدا بەرجی یەکەم نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. بەڵگەی ڕوخسارەکان. هەرچەندە حاڵەتە بریتیە لە خاڵی هاوبەشی هەموو بوونەوەران، بەڵام دەکرێت لێرەدا تەنها سیمای مرۆڤ بە نمونە بهێنینەوە کە بریتیە لە دیارترین خەسڵەتی ئادەمیزاد و تاکەکان لەوانی تر جیا دەکاتەوە. ڕوخساری هەموو مرۆڤێک بە بچووکترین وردەکاریەکانیەوە هەرگیز لە هیچ یەکێک لەو ملیاران کەسانەی ئێستا یان پێش خۆی ناچێت. هەمان یاسا ڕاستە بۆ ئەوانەی کە دوای خۆشی دێن. کێشانی ملیاران وێنە کە لە ڕوێکەوە لە یەک دەچن و لە ڕوێکیشەوە لە یەک ناچن لە شوێنێکی زۆر بچووکی وەک دەموچاودا و پاشان جیاکردنەوەی لە ملیاران وێنەی هاوشێوەی خۆی و پێدانی شکل و شێوەیەکی تایبەت بە هەر یەکێک لە ڕوخسارەکان لە ناوەندی ئەگەر و گریمانە لە سنوور بەدەرەکاندا. بێگومان ئەمە سەدایەکی بەهێزە بۆ بانگکردنی خەڵکی بۆ لای ئەو بەدیهێنەرەی کە زانە و ئاگادارە بە هەموو لایەن و پارچەکانی سەرجەمی بوونەوەران و خاوەن زانست و هێزێکە کە دەتوانێت ئەو شکل و شێوەیە بە بەدیهاتوان ببەخشێت کە دەیەوێت. بەڵێ، ئەمە بانگەوازێکە تەنانەت گوێی نابیستەکانیش دەزرنجێنێتەوە. بەڵێ، دروستکردنی هەمان ئەو ئەندامانەی کە لە هەموو ڕوخسارەکاندا هەن لە یەک بەیەکی سیماکاندا بە شێوەیەکی جیاواز و بەدیهێنانی هەموو چاوێک بە جۆرێکی جیاواز لە گشت چاوەکانی تر بۆ کەسانی خاوەن دڵ و ویژدان ئەگەر نووری چاویشیان نەبێت دەری دەخات کە زاتێکی خاوەندانایی ڕەها هەیە کە هەموو ئەمانە دەئافرێنێت و چەندەها حیکمەت لە دووتوێیاندا دەشارێتەوە. 11. بەڵگەی پاڵنان و بەگەرخستنی خوایی. بێچۆمراوی هەر لەگەڵ تروکانی لە هێلکەکەی دەزانێت مەلە بکات. ئەو مێرولانەی کە لە قۆزاقەکەیان دەردێن یەکسەر دەست دەکەن بە هەڵکەندنی ڕێڕەوی تایبەت بە خۆیان لە ژێر خاکدا. هەنگ لە کاتێکی زۆر کەمدا فێری دروستکردنی شانەی هەنجوین دەبێت کە هونەرێکی ناوازەیە و جاڵجاڵۆکەش بە شێوەیەکی سەرسوڕهێنەر داوی خۆی دەهۆنێتەوە. لە هەموو ئەمانەوە تێدەگەین کە ئەم بوونەوەرانە و هاوشێوەکانیان لە جیهانێکی دیکەدا فێری زانیاریەکانی ژیانیان کراون و هاوڕێ لەگەڵ توانا و لێهاتنێکدا کە لە سروشتیاندا دانراوە کاروبارەکانیان ڕادەپەڕێنن. گەچی بە پێچەوانەی ئەمانەوە مرۆڤ ناچارە هەموو شتێکی تایبەت بە ژیانی لێرە فێر ببێت. ئەمە لە کاتێکدا کە لە ڕووی توانا و لێهاتنەوە لە هەموو بوونەوەرانی تر کامەڵتر و بەرزترە، کەواتە ئەوە ئاژەڵان خۆیان نین کە ئەم سیفەتانەیان بە خۆیان بەخشیوە، بەڵکو ئەوە زاتێکی خاوەندانایی ڕەهایە کە چاکەیەکی لەم جۆرەی لەگەڵدا کردوون. بێچووی مارماسیەکان کە دایکیان وەختی خۆی لە دەوری هەزاران کیلۆمەتر گەراکانیانی داناوە، هەر لەگەڵ تروکانیان لە هێلکەکانیان هەر یەکەیان وەک ئەوەی چەندین ساڵ مەشقیان لەسەر کردبێت دایکی خۆی بێلێ تێکچوون دەدۆزێتەوە. ئایا جگە لە پاڵنانی خوایی دەکرێت ئەمە بە چ شتێکی تر ڕاوە بکرێت؟ تەنها ئەگەر ئەم حاڵەتە سەرسوڕهێنەر و نایابەی ئاژەڵان وەکو بەخششێکی خوایی تەماشا بکەین، ئەو کاتە دەتوانین ئەم تەفسیرە بەڕاوەیەکی عەقلی و لۆجیکی ئەژمار بکەین. ئەجینا هەر لێکدانەوەیەکی تری جگە لەمە تەنها سەفسەتەیەکە و هیچی تر. 12. بەڵگەی ڕۆح و ویژدان. ئەو ڕۆحەی کە هەرچەندە ماهیەتەکەی نازانین، بەڵام کەسمان گومانمان لە هەبوونی نییە و چۆنیەتی بەڕێوەبرانی جەستەمان لە ڕێگەی توانا و لێهاتنەکانی ڕۆحەوە دیسان یەکێکە لەو بەڵگانەی کە خوامان پێدەناسێنێت. ڕۆح لەم دنیایەدا نوێنەرایەتی جیهانی ئەمر دەکات و تەنها بۆ گەشەکردن و کامڵبوون ڕەوانەی ئەم جیهانە کراوە. لەبەر ئەوەی کاریگەری حکمت لەسەر دەرەنجام دەکەوێتە دەرەوەی چوارچەوەی بابەتەکەمانەوە، ئەوە لێرەدا تەنها بە ئاماژەکردن بۆ ئەو شتەی دەبێت بە بەڵگە لەسەری قەناعەت دەکەین. بەڵێ، نێردرانی ڕۆح لە دنیای تایبەت بەخۆیەوە بۆ ئەم دنیایەی کە هیچ پەیوەندێکی بە ماهیەتی ئەوەوە نییە و ناچارکرانی بە کامەڵبوون و بەڕێوەبردنی ئەم پرۆژەیەش بەهۆی پرۆگرامێکی دیاریکراوەوە بێ هیچ گومانێک یەکێکە لە گرنگترینی ئەو بەڵگانەی کە بوونی بەدیهێنەری مەزن دەسەلمێنن. جگە لەمە هەستکردنە ناوەچیەکانی مرۆڤ و
گەڕانەوە بۆ لای پەروەردگار بەبێ ئەوەی هیچ هۆکارێکی دەرەچی لە گۆڕێدا بێت و ڕووکردنە ئەو پاشان دووبارە بوونەوەی ئەمڕووداوە بە ملیۆنان جار لە چەندین کەسی بێسنووری ڕەگەزی مرۆڤدا بەڵگەیەکی ڕوونە لەسەر ئەوەی ویژدان کە یەکێکە لە گرنگترین ئامرازەکانی دۆزینەوەی خوا مەفتونی بەدیهێنەرەکەیەتی و تا ئەندازەی پەرستن شەیدایەتی و بە هەموو بوونی وابەستەیەتی مەگەر یەکێک لە شایەتە ڕازگۆکانی بەزمی ئەلەست ویژدان نییە؟ ئەوە تا ویژدان بە پاڵنەرەکانی ناچاری و پێویستی ڕەچاوی ئەم شایەتیە دەکات و ناوی ئەڵڵا لەسەر زاریەتی. 13. بەڵگەی فیترەت و مێژوو هەبوونی خۆشەویستی بەرامبەر بە باش و جوان لە هەموو مرۆڤێکدا و لە بەرامبەر ئەمەشدا هەبوونی هەستی نەفرەت و ڕق بەرامبەر بە خراپ و ناشرین حاڵەتێکی هێندەڕوون و ئاشکرایە کە پێچەوانەکەی بە خەیاڵی هیچ کەسێکدا نایەت. ئەم هەستانە لەو ڕووەوە کە مەیلی ئادەمیزاد بەرەو ڕەوشتی جوان و کردداری باش دەوروژێن و ئارەزوەکانیشی بەرامبەر کردارە خراپ و ڕەوشتە ناشیرنەکان دەبزوێنن دەری دەخەن ئەو زاتەی کە ئەم هەستانەی بەخشیوە هەمان ئەو خوایەیە کە لە ڕێگەی ئاین و سیستەمە ئاسمانیەکانەوە فەرمانی کردنی چاکە و جوانیەکانی بۆ دەردەکات و نەهی دەکات لە خراپە و ناشرینیەکان. ئەم زاتەش بێ هیچ گومانێک خوای تاک و تەنهایە. مێژووی ئاینەکان شایەتە لەسەر ئەوەی کە مرۆڤایەتی لە هیچ سەردەمێکدا بێ ئاین نەبووە. لە هەموو ڕۆژگارێکدا مرۆڤ باوەڕی بەدینێک هەبووە. مرۆڤ باوەڕی بەدینێک ئەگەرچی ناڕەوایان تەنانەت بێکەنی ناویش بێت هەبووە و شوێنکەوتەی سیستەمێکی معنەوی بووە. جگە لەمە باوەڕهێنان پێویستیە چونکە لە سروشتی مرۆڤدا هەیە. ئەو زاتەی کە ئەم پێداویستەی لە سروشتی مرۆڤدا داناوە هەمان ئەو زاتەیە کە فەرمانی باوەڕکردنی بۆ دەرکردوین کە ئەویش خوای گەورەیە. 14. بەڵگەی هەستەکان ئادەمیزاد پرچەک کراوە بە هەزاران هەست. هەر هەستە وەکو پەیامێک وایە لە جیهانێکی نامادیەوە، بەڵام لە مرۆڤدا هەستێک هەیە کە ڕاستەوخۆ خوای گەورە دەناسێنێت. ئەم هەستەش بریتیە لە ئارەزووی ئەبەد و هەتاهەتایی. بەهۆی ئەم هەستەوە مرۆڤ هەمیشە لە پێناو ئەبەدیەت و نەمریدا هەوڵ دەدات. هیچ شتێکی سنووردار ناتوانێت بە شێوەیەکی ڕاستەقینە ئاسوودەی بکات و ئەم هەستە ناکرێت لەلایەن سنووردارێکی ترەوە لە مرۆڤدا دانرابێت. ئەمە لە حاڵێکدا بوونی هەستەکە ئاشکرایە و شایەنی نکۆڵی نییە کەوایە ئەم هەستە هەمان ئەو زاتە پێیبەخشیوین کە بەدی هێناوین و ژیانی هەمیشەییش هەر ئەو دەیبەخشێت.